ترس لە ناوسکەدات کە خەڵکی وا هەیە بڵێ ناوسکم ژانەکە و ئاوای کرد ئەوە کە ئەو ترسە دای لە ناوسکی باسایی دەرناچێت تۆ بەرپرسیارە بیت هەر کەسێک هۆکار بێ بۆ ئەوە لەسەر ئەوەش بمرێت تۆ بەرپرسیارە بی کەئەنەما قاتلی ئەو نەفسە تۆیت شەیطان لەگەڵ نەفەرێکایە فێڵی لێەکە پیلانی بۆ دانێ بەڵام لەگەڵ دوانان دەستگرتن بە جەماعەتی موسڵمانانەوە گوێگرتن لە خەڵکانی خاوەن عیلم و خاوەن حلم و پارێزگاریکردن لە ئەمن و ئیستیقراری شارەکەی خۆت نەنانەوەی فەوزا لەم کاتا بەڕاستیەکەی کارێکی زۆر باشە کارێک نەکەی بڵێ وەڵاوە لەم لاوە لێمانەدەن و لەو لاوە لێمانەدەن باوەڕ بکەن جاری وا هەیە ئافرەتێک گەنجێک مناڵێک بەو قساترسێ نەچی کاری وا بکەیت بڵێ ساروخمان تێگرن لەم لاوە دەرگامان لێداخن لە برسامرین خەڵکەیە زۆر لاوازە تۆ تەماشای خۆ مەکە خەڵکەیە پێی بڵێ ساروخمان تێگرن ئەو ترسۆ چووە ناوسکی جا ترس لە ناوسکەدات کە خەڵکی وا هەیە بڵێ ناوسکم ژانەکە و ئاوای کرد ئەوە کە ئەو ترسە دای لە ناوسکی باسایی دەرناچێت تۆ بەرپرسیارە بیت هەر کەسێک هۆکار بێ بۆ ئەوە لەسەر ئەوەش بمرێت تۆ بەرپرسیارە بی کەئەنەما قاتلی ئەو نەفسە تۆیت وەی قەت کاری وا نەکەیت عليكم بالجماعة پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لەگەڵ کۆمەڵی موسڵمانان بوون وإياكم والفرقة تەنیا مەبنەوە کارێک مەکەن کاری ینی بەتەنیا خۆت بیکەی کارێک بێت خۆت کارێکی شازانە بێت بە عەقڵی خۆت بیکەی خۆت پۆستی فەیسبووکەکەی لە خۆتەوە داهێنان و ئیبداعەکەی ئەوە کارانە مەکە فإن الشيطان مع الواحد وهو مع الاثنين أبعد شيطان لەگەڵ نەفەرێکایە فێڵی لێەکە پیلانی بۆ دانێ بەڵام لەگەڵ دوانان نییە بۆیە با هەوڵ بدەین تێکەڵ یەکتری بین پرس و ڕاوێژ بە یەکتری بکەین لە کاتێکا کە ئەم وەزعانە هەیە لە خۆمانەوە ئیشاعات بڵاو نەکەینەوە گرانیە بێ برنج گرانە بێ ڕۆن گرانە بێ غازەکانتان پڕکەن بەنزین پڕکەن ئەمانە ئیشی ئینسانی ترسنۆک و لاوازە ئیشی ئینسانی چاوچنۆکە ئەوە تۆ دەفەردە برنجش و خڕ کرد دڵنیا بە ئەگەر خوا ویستی لێ نەبێت دڵنیا بە هەرە مری لە برسە خوای گەورە ویستی لێ نەبێت تۆ هەرە مریت دەفەردەکەش جێهێڵیت بۆیە عاقڵانە تەعامل کە تۆ ئەگەر ڕازگۆ بیت دەفەردە بۆ بیت ئەی دراوسێکان و ئەی براکە و ئەی کەس و کارەکە و بۆیە باش وایە ئێمە کە لەم کۆمەلگا و هەرێما ئەژین هەمومان خەمی یەکتریمان بێت لەگەڵ یەک هەڵسوکەوت بکەین باشترین ئامۆژگاری پێشکەشی یەکتری بکەین فەوزا نەنێینەوە عەقڵی یەکتری نەخۆش نەخەین بە قسەکانمان